بارزانی و بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد. نووسینی مەزعود بارزانی. بەرگی دووەم 1958 بۆ 1961 کورد و شۆڕشی چواردەی تەمووزی 1958 چواردەی تەمووزی 1958 بۆ ئەیلولی 1961 بەشی نۆیەم ئازادی ڕێخستنی سیاسی. پاش سەرکەوتنی شۆڕشی چواردەی تەمووز تا چەند مانگێ حیزبەکانی لێک ئاڵاوی بەرەی یەکەتی نیشتیمانی بەو پەڕی ئازادیەوە چالاکی خۆیان نواند. سەرکردایەتی شۆڕش باربەڵێن بوو، ماوەی گواستەوە دوایی پێبێنێ و بەڕەسمی ئیجازی حیزبەکان بدە. بەڵام یاسای ئیجازی حیزبەکان نەدرا تا گەیشتە کانونی دووەمی ساڵی 1960. ئەو یاسایە حیزبەکان وا دەناسێنێ کە کۆمەڵەیەک ئامانجی سیاسیان هەیە. بۆ مەرجی ئەندامی حیزبیش دەڵێ دەبێ عێراقی بێت. بەڵام بۆ هێزی چەکدار و کاربەدەستانی دەوڵەت لە ڕیزی دیبلۆماسیدا و قوتابیانی سەرەتایی و ناوەندی قەدەغەیە بۆیان بچنە ناو حیزبەکانەوە. هەروەها یاسایەکە مەرجی بۆ دامەزرێنەرانی حیزبدانە کە بەیانێک بدەن بە وەزیری ناوخۆ 50 کەس ئیمزای کردبێ لەوانی مەرجی ئەندامێتیان تێدایە و لایەنگری حیزبەکەن. لە کاتی ئیجازەدرانی یاسای حیزبەکاندا نێوانی عەبدولکەریم قاسم و ئەو حیزبانە گۆڕابوو ببوونە لایەنگر و بەرهەڵست. حیزبی بەعز داوای فڕێدانی عەبدولکەریمی دەکرد پیلانی ڕەشەکوژی بۆ خست بۆ کار. لە حوتی دەی 1959دا حیزبەکانی تر هەریەکە جۆرە پەیوەندێکی بۆەوە هەبوو. هیچ کامێکیان نەگەیشتی بوونە ئەوەی داوای لابردنی بکەن جگەل لە حیزبی بەعز. عەبدولکەریم قاسمیش لە لای خۆیەوە هەوڵی دەدا حیزبەکان لەت بکە. ئەم تەقەلایی لەگەڵ حیزبی نیشتیمانی دیموکراتیدا سەری گرت. ئەو حیزبە لەت بوو. محەممەد حەدید لە مامۆسا کامل چادرچی جیابەوە. حیزبێکی نوێی پێکەوەنا داوت سایخ لە حیزبی شیوعی هەڵگەڕایەوە و حیزبێکی شیوعی قەڵبی دروست کرد، بەڵام لە لەتکردنی پارتی دیموکراتی کوردستاندا سەر نەکەوت. هەرچەند زۆر تەقەلای لەگەڵ بارزانیدا کە برای مەحمەد و چەند سەرکردەیەکی تر دوور خاتەوە. هەندێک جاریش تەقەلای لەگەڵ برای مەحمەد دەدا کە لە پارتی هەڵگەڕێتەوە، بە تایبەتی لە کاتی کۆنگرەی پێنجەمی پارتیدا. حیزبەکان داخوازی خۆیاندا بە وەزیری ناوخۆ تا ئیجازەکەیان پەسەند بکەن. پارتی دیموکراتی کوردستانیش لە ناویاندا بوو کە بۆ یەکەمین جار لە مێژووی عێراقدا ئیجازەی درایە تا چالاکی ئاشکرای خۆی بەکاربێنێ و ڕۆژنامەی ناوەندی خۆی بە ناوی خەباتەوە دەربکە.